سڵاتان لێ بازانە خۆشەویستان بەخێر بنم بۆ ڤیدیۆکینێ ئەجارە لە تاقیکردنەوەی دیمەوەی ڕێزنی بڵ سێ ڕیمێک گەڕامەوە لاتان ئێستا تاوەکە با بڕایت نسەکەەوە چی خۆی بین چی خۆی بێ باش جوانش بەس با ئینتەرنێتەکەم کۆنێکت نەکردووە لەگەری لێباندێ طبعا ئەم یاریە سەرەتا لە پلەیستێشن یەک لە سەرێن پلەیستێشنێک لە ساڵی 99 بۆ بزان دەرهات کە دواتر بۆ سیگا دریمکاست و نیتاندۆ گەیمکیوبش ڕیماستەر کراوە یاریێکێک زا سەرکەوتوو بوو زۆری لێ فرۆشرا وەروە من ئێستا یاری پێ دەکەم بە ڤێرژنە کۆنەکە تەواو نەکردو هێشتا بەڵام یاریەکە یەکجار شازە ئەوەی لەم بەشەدا شازە بە من ئەوەیە کە لە ناو شارەکە دەگەڕێت زیاتر لە دەرەوەیە دواتر دەچیتەوە پۆلیسخانەکەی ڕاکۆنستی ئەوەی لە ڕێزنێڤڵ 2 کە لیۆن و ئەیدا لێدەرا بوون ئێستا با دەست پێ بکەین طبعا سپۆیلەی کردین مریا کۆنێکتم کردووە باشتر Hey, Captain. Jill. Fine young lady could use our help. Carlos, you didn't even think to ask fine young lady her name? She is an elite operative of RPD, Special Tactics and Rescue Service. Her name is something Valentine. It's Jill. Nice to meet you, Jill. Jill باشترا. I am UBCS, platoon leader Mikhail Viktor. My team was sent here to rescue civilians. Right. How's that going for you? The city is completely cut off, isolated. Most of the 100,000 civilians will wind up dead. Correction, undead. My platoon has suffered serious losses. Just keeping them alive is more than I can manage. Well, you can thank your corporate overlords for that. Yes. Well, we are doing all we can. If we can get this subway train moving, we can evacuate some survivors. But we need help. My men cannot do this alone. All right. I'm in, but I am on their side, not yours. Oh, hey. It's cool. We all want the same thing. Thank you, Jill. All right, Super Cop. Here you go. We can use this to stay in contact. I know what a radio is. Okay, first things first. We need to get you geared up. Head up to street level. You'll find supplies there. All right. شازە دەبینن جۆلیان چۆن دروست کردوێتەوە زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی پێشتر وای پلەیستێشن یەک ئەوە لێرە تاریخی بڵاوبوونەوەکەش نووسرایە 3/4/2020 پۆستەری زۆری لێدراوە بۆ نیشان دەگرێ بۆش داش دەکا سەرتا باوکە ڕێم زانین چی هەیە لێرە
Zainlena o Shit, Captain. Erana They really took a Disney chunk out of you. Explorer Game. Nothing that I will miss. Aha, opportunity craft करनी गन पाउडर रखना है बीके दबला अगर बखोई अगर दो गन पाउडर تكل بكي أو أقول إذا ما تصد بودرز अगर गन पाउडर क्या साइड अगर गिरनेट أظن هاي गन पाउडर تكل دكيت كبرستريلو ولي شotgun بودرز دكات و अगर दो هاي गन पाउडर اشتكل كيت أو أقول لي ماجد بدرس لك الماجنم أو يقول له به زكاة سرتابا إيران طاو قرين إن زادت سنادرا مراستي شازا زور زور قورا لقى الله يبشتر دیاره نکرد ایرا اولانی لا یاری که بکاملی دیکرد باشتان ادرگانه بکرد تا سکت زاری دیمو یا لا فيرجني بلاي ستيشن يجي كونكا ام قتالي تلا وكبيد رزقار اكردن شتێکی نییە وەچیرۆک ئینشاڵە کە یاریگە تاواتی هاتمەتان بۆ دەخوێنەوە خۆی سەرتا نازان میکڕم لەبەرەوەی You topside yet? Working on ناکرێت it. جارێ So what's the plan? پێیان دەکە بزان Build وی tanks, شاڵە gotta be بۆتان clear of the بکڕم tracks. You might get the ئینشاڵە subway infrastructure بۆتان لە back ڤیدیۆ online. دەکەین And how do I do that? Let's start by restoring power. I'll navigate you to the substation once you hit the main road. Copy that. Let's do this fast. گرین هێربەکانانە ئەو گەن پاودەرەکانە دوو گەن پاودەر تێکەڵکەین ئەو دوکان پاودەرە کە کۆمپاینیکەین گولەی دەماچمە بۆ دروست دەبێت ئەگەم دووەش تێکەڵکەین دەبێتە ئەو دەرمانە کە ناکاغەزە لە برینەکەی خۆی دەدات لێران هیچ نییە هیچ نەما باڵێ ئەوەش زارە ناکرێتن بەلانێ دوای بتە پەزڵک ئۆ ئۆپشنێتی تێکەڵکردنی هێربەکانە گوڵەکان ئەو ئینڤێنتریە هەنجاری هیچمان نییە هەڵیگرین خەڵکەکە ڕادەکەن We're survivors. زۆمبیەکان Gotta get that دیارە train moving. ئۆ زۆمبیەکمان بۆ نیشانەکەی سەریعە سەبری نەکەمەوە باشترا لەبەرەوەی ناوک دواتر هێواش بێتەوە پێمان نەکوژێن هەستایە ئاوا چە خۆش لێ بدەین نا دیارە هەڵناستە
ناتوانین چینە ژۆرە دیارە ناتوانین ئەو لە سێبەرەکەی دیارە ئەوەتە دانەیەکی تر Pianino. Oh no no. Oh, capare da. Sapone avrino ana. Gerçi niye bak sapone avrino da. Wow, خوێنیان بردم بەڵام وەڕاستی زۆر شازە دەزانی لە کاتی ڕاکردنیش داش بکەیت زانیەوە ناوێتەوە ئەو شوێنی یاری منداڵانە Carlos, I've reached the main avenue. Which way do I go? See a big transmission tower? That's the substation. You'll have to circle around through an alley to your right to get there. You mean the alley that's on fire? Maybe. Surely a tall drink of water like yourself can put out a few flames. Fuck you. بوتی دەوێت بچیت بۆ لای ئەو تاوەرە بێندرە شەپۆ ڕادیۆتەوە بازیتەوە بوتی بۆ شوێنە کە پڕ لە ئاگر بوتی بەڵە دەبێ دابڕیت بوتی بە نەفرەت ئەو ناتوانین هێشتانە بەکاربێنین دیارە وەزان دەبێت سۆم ببێنیت چکە لە کۆنەکەش وا سۆم دەبێت بەکاردێنێت زۆریانەوەم بۆ هاتیسان ئانەکە چیان نییە لە شوێنی تر بێ لە لەسەریان بێ بریا لەسەر تا لەوەم داێ Ben padre gittim olabilir. شنو چیه؟ اوه شنو که خمانه شنو که لیه هاتبین دیاره Leutinera. Saracaba. Fulla. Zanim alaslıca. Kulağa kaşıyla bu. Varna akımı olmaz. Bağış bilende.
لێیان پێ نەهێشتم هیچ گولەیەکی لێ نییە باش بوو دیارانە مردونە زیندوو نابنەوە مزای لێرانە بە تەواتی گەڕی شقامە دەزارە باچی نێرەوە بە پێوە دەنگە بێت دەبێرە سێف ڕوون بی ئەوە کەتەرە چمان دیتەوە جارێ باوەی هەڵگرین ئەوانەش کۆمباینکەی زۆر باشە وەلان هێ سەیڤەکەی لێرە دابنێن بە جێوە کەتەرێ چکۆ بە جێی سێوی دەچێت زۆر ترسناکە دەنگەکە ئەم بەڕاستی یاریە بۆ لە چه پێدا بوو زرانکی وای نامری باش بوو ئەوانە ناورد هێشتا ئێستایە باش بوو سنخانەوە بن مشکێتن بازم دێک سەنەقشمان بەجێر لێستاوە لێ دێمەزانی هەڵناستە بێناتی هەڵستەوە بێنەم هەبوو بمانگری سەری بتەقیتن یعنی تاوە بێز ناوەش هەڵناستی هەشە سیقم بۆی لای ئیسعافەکە نییە ترسناکە هەندێکیان قوڕستر دەبرێن لەوانی تر باشەگە پاودەرانێکی تێداکە دەتوانین گولێ پێ دروست بکەیت چکە زۆرن ئێستا ئەو گوڵەش دەتوانین لەگەڵ گوڵە کەسکەکەی ئەمانگرتەوە تێکەڵی بکەین ئێستا گولەی ئاپڕمان دروست کرد بەڵام پێویستە ئێستا بەکاربین
کارەکانیش شوێنیشمان کردەوە زای لەسەرەتی هەیە توشتەی باوەڕ ناکەمەوە بە ئاسانی ئەندێشان بە ئاسانی ناورێن هەڵدەستنەوە ئەوەش چییە؟ ئەوە باسی قاسەیە دەکات دەبێت سامێک کۆدەکەی کۆدەکەی نەنووسرا بوو وەی ئەمڕێلە خۆی بەناو کۆمپانیایەکی دەرمانسازیە تاقیگەی دەرمانسازی هەیە بەڵام لە بنەوەش ڤایرۆسان دروست دەکات و ناخەڵکی لاڵای دەکاتەوە تەوان کارلۆس و میخائیل کە ئەوەی ناقیتارەکە سەرەتا ئەوانیش کارمەندی ئەمڕێلا نردیانی بۆی ئاساس خەڵکەکە ڕزگار بکەن هەرچیان ئاگداریەوە نینە کە ئەو بە پلانەوانی نردیەوە ئەو مزانی سێزدە هەنیە پازدەش هەنیە یازدەش هەنیە یەکێکە تاقیەکەنەوە زانی ناکەینەوە بەیتیانەوە نەبیەوە دەنگکەشی نەدەگۆڕە دیارەوە ساحب خاوەنی و قاسەیە دەنجی پێی دێ ئەوە نووسی بووی کە تەنها خۆی و بەڕێوەبەرەکەی ئەوزان بەڕێوەبەرەکەی بوو کە کۆدەکە دەزانن ئی قفڵەکە قفلی قاسەکە ئاوا دێتەوە ناو شارەکە سەبزان لێرە چ هەیە زانی لەبووی بچوبین ئەستا بە لێمان ڕێدابین یەکسەر خەپارێکی لێ بدابین خوێنی بۆ هێشتا ئەستایە زۆر بەخەوکەوە جارە
اگه کنیم زنیه دسته چند دارم هاتو شویه نکن دیسان بزنیش تشتما ما بیهینی بشتغلين تيجي القرن ويلنا الزومبي كتير دوشتك ما عبد نمان هنا هاي باش ابو ليتر إلى معه باش بو هالنصتها من عكاو بيدا باش بو لكو باي داني بهتي نعمري يتعازم دمرها مرديت بتاع كيام كيا زين مردين يعني او تصندي يبين سيلو هنيا قلت اتا او باسي سكي قطار كذا كذا دلوقتي برني زان روجك شاد كاني كما دستينا بو تاقا كردن بوليداني بريك بوينتا كان وش كاني بوينتا كده لازم بس يتصير لو با كومباين كي نقل إلى إيش ما عندنا ما This must be the subway company's offices. ديارة هو أوفيسي كومبانيا قطار كان يلا كان ضل كاتب كهربائك وقت هز كهربائك نعمني أو أوتوماتيكيا سكي قطار كان دوستد وقت قطار كان هم يدوستن كاتيكش كهرباء ديتوا وقت كهرباء ددنوا أوتوماتيكيا دز بكار دكاتو لو استانو دكيتو كار أو سجلوا Nothing. بالإيران يسير
حاڵی زۆر شڕە. ئێرانە بە بۆی دێتێنین. ئەوستان بەڵام هاو کێشە هیچمانی نابێت. لێ شەدگان لێ شەدگان لێت شوێنێکە. شەدگانەکە لە شوێنێکا گیراوێ. زای لێلاوە لێ شوێنێکەمدا گیراوە. ڕێگایەکی نییە. ئەوە بۆ گەشتشانە باوەڕ ناکەم یەک دانێ لێ بێت لێنا هەموو یاریەکە. ئەس دەکەم یاشتێنە فلەشی ناشتێ. باوە بێنی نێودرەوە تێکەڵیان بکەین. زمینه کمپاین کنیم. بچه‌ام داشت کرد. زمینه که نظاره که به من هاتن خوانی لیلادین. Regaño Ocarina of Doom Delicate What the hell is doing to them? هەرمەجانی نەدانیە. بەڕاستی زۆر ترسناک بوو. بزانین
خیلی ما بگنه باشه لیان رو هاتو دانینا زور زیاد چون غیره چیش ما نكره بتسيني وشون كتير نبرو سكيرا كيش تبشون وات مخيفة زرت سناك بو جارة ديما كما خلاص كان بس يك دخل براستی جاره زور شاز درستیان کردەوە هیوادارم ێوەش بەدڵتان بوو بێت ئەوتانە دۆڵەکان ئەو یەک دانەماشکان کە بوو کەشوشەکان خۆی 20 دانەی تێداوە بەڵام ئێمە یەک دانەماشکان یەک جاریش مردیم ئەو ستاندار بوو مۆدەکەی واتە نۆرمال بووە هیوادارم بەدڵتان بوو بێت بزانین تیما طبعا اونلاین یەکەشی بێتای هەبوو بەڵام داونلۆدم نەکرد لەبەرەوەی حەز ناکەم ئۆنلاینەکەی پێناچێت حەزم ئۆنلاین نییە ستۆریەکەی خۆشتر بوو ئەوتە شتەماوە My God. No, no, no! They're gonna get through! Send somebody who's capable of getting me the hell out of here! What was that? Tabu! Kendo, you're all right. You're all right to stretch. Stop and do what? طبعا الرداني Resident Evil 3 دوروش بيني هي لك Resident Evil 2 Sorry. أوتا أقول سبب ولا Resident Evil 2 من سالي قال اليوم كرت أوكو تريلر هو أبو كات تيروكيت بيشان دادا يوعدم لي فيديو كتان بدل بيت تا فيديو كترو كاتي كتير خواتان لقا